لەگەڵ گەرم و گۆڕبوونی دەنگ و باسی بەڕێوەچوونی ڕیفراندۆم هاوڵاتیان و چین و توێژەکانی هەرێمی کوردستان بە سارد و سەڕێوە پێشوازی لە ئامادەکاریەکانی پرۆسەکە دەکەن. چین و توێژەکانی هەڵەبجەش هۆکاری خەمساردیان بەرامبەر ڕیفراندۆم بۆ خراپی حکومڕانی و نەمانی متمانی حکوومەت لای خەڵکو و لاوازبوونی ئینتیمای نەتەوەی و خراپی بژێوی و قەیرانە سیاسی و کۆمەڵایەتیەکان دەگەڕێننەوە. ساد و سڕی هاوڵاتیان دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. هۆکاری یەکەم لە یەکنەگرتنی لایەنە سیاسیەکان کاریگەریەکی خراپی دروست کرد لەسەر بێمتمانەیی بۆ دەسەڵات بۆ یاخود بۆ هاوڵاتیان پرۆسەی هەڵبژاردننی ڕیفراندۆمە. دوا دەخرێت دوا ناخرێت یانی خەڵکەکە بە شێوازێک قەلەقی پێوە دیارە. ساد و سڕی لەم پرۆسەیەدا پێوە دیارە بۆیە هاوڵاتیان متمانیان بەم هەڵبژاردنە نەماوە یاخود هەڵبژاردنەکانی کرد. بەداخەوە هاوڵاتیان بەگشتی و بە تایبەتی ترچینی هۆشیاری کۆمەلگا کە زۆر هەناسە ساردانە مامەڵە لەگەڵ بەڕێوەچوونی پرۆسی ڕیفراندۆمە کە نەویش بە بڕۆی منەوەی کە ئیتر بەڕاستی خەڵک گەشتوتە ترۆپکی ناومێدی لە ڕەفتارە سیاسی شکست خواردوەکانی ئەم هێزانە و شێوازی حکومڕانیان کە زیاد لە چارەکە سەدەیەکە خەڵکی کوردستانیان شەکەت کردووە بەڕاستی. گەرچی لە هەموو وڵاتانی دنیا ڕیفراندۆم و هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە و وڵاتیان سربەستانە ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن، بەڵام بەوەی نەمانی متمانە و ڕێزنەگرتن لە ئیرادە و ئەنجامی هەڵبژاردنەکانی پێشوو پرۆسەکە لە هەرێمی کوردستان خراوەتە ژێر پرسیارەوە و جیاواز لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان بە گەرموگوڕی پێشوازی لێ ناکەن. هۆکاری ئەوەی کە بینیسا خەڵک سارد و سڕە لە مەسەلەی پرۆسەی ئەم ڕاپرسیە بە تایبەتی و ناوتۆمارکردنەوە هۆکارەکەی وازەحە، یعنی ئەمە توانین بڵێن هۆکارەکانی چەندانەیەکن، بەڵام دیارترینیان یەکەم ئەوەی کە خەڵک تا ڕادێکی زۆری هەتا ئەم ساعتش کە قسەی تیاکەن چەند ساعتێکی ماوە بۆ مەسەلەی ڕیفراندۆم خەڵک کەوتە قەلەق و گومان و کایە ئەکرێیانە. ئەمە بەشێکی کە پەیوەندی بەو دۆخە نەخوازراوە هەیە کە لە کوردستانە ئەگوزارێ بۆ نمونە مەسەلەی ژیانی خەڵ، مەسەلەی کایە سیاسەکان، مەسەلەی یعنی بەعام خەڵک ناومێدێکی پێوە دیارە. ئەمە هۆکارە بۆی کە خەڵ وەکو جاران گەرموگوڕی نەمێن. بڕیارە سبەینێ لە هەرێمی کوردستان ڕیفراندۆم بکرێ، مانگی داهاتووتریش هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بەڕێوە بچێت. هاوڵاتیانیش لە نێوان بژاردە جیاوازەکان کەوتونەتە حاڵەتی دڵەڕاوکە و بەیاننامە و وەڵبەستە جیاوازەکانیش ئومێد و متمانیان بۆ پرۆسەکە نێشتووەتەوە. هەر ئەمە ژوای کردووە خەڵک کەمتر ڕوو لە بنکەکانی تۆماری دەنگدەران بکات، بە تایبەت بۆ پرۆسەی ڕیفراندۆم کە گەرچی پرسێکی نەتەوەیی چارەن و سازە، بەڵام هاوڵاتی بەو پەڕی بێخەمی و بێبایەخیەوە بۆی دەڕوانێ. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.